من توشبوی شێرپەنجەی مەمکم، من دایکم، من کابانی ماڵی خۆمم، من کارمەندم، خواز بخوا شێرپەنجە نەبوو هۆی وەستانی کارەکەم. من شۆکی شێرپەنجەم لەگەڵ گەشتبین و پاڵپشتەکەی بەڕێکرد. من گەشتبینم خۆش ئەوێت، لەگەڵ گەشتبینی سەرسامە دەکات. ناوم گوڵزارە، توشبوی شێرپەنجەی مەمکم، خاتوونی ماڵەوەم و کاری فەرمانبەریشەکەم، لەگەڵ ئەوەشا خولیام کاری دەستیە. ڕاستە شێرپەنجە هەنێک لە توانای جەستەیی کەم کردومەتەوە، بەڵام لەگەڵ گەشتبینە هەست بە و بێتواناییە ناکەم و گەشتبینە بۆ هەمومان. من ناوم دڵسۆزە، ئەندازیارم، کاری ڕێگاوبان و پڕ دەکەم و 4 ساڵە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بووم. ئەلحەمدوللا بە فەزلی خوا و ئستافی سمارت توانیم نەخۆشیەکەم تێپەڕێنم و بە هیچ شێوەیەک نەخۆشی شێرپەنجە کاریگەری نەبوو لەسەر توانای جەستەیی و مێشکی من و لە کارەکانم. چۆن کارەکانم بۆ ڕەزامەندی خۆی گەورەیە، سەبر و ئارامیم و گروپی گەشتبین ئینشاءڵڵا بۆ ڕەزامەندی خۆی گەورە. من توشبووی شێرپەنجەی مەمکم، شێرپەنجە وای نەکردووە کەم تەرخەمی بکەم لە بەڕێوەبردنی مناڵەکان و ماڵەکەم. من بەڕێوەبەری ماڵی خۆمم گەشتبین فێری کردوم، خۆڕاگر بم و گەشتبین هێزێکە بۆ بەردەوامی. سمارت وەرچەرخانە.